سەدان ڕۆژنامەنووسی لێکۆڵەرە ڕۆژی یەکشەممە دوای چەند مانگێک پێداچوونەوە بەسەر ملیۆنان بەڵگەی ئاشکرانەکرا و ڕایەنگەیان کە هەندە لە سەرکردەکانی ئیستا و پێشوو لە سەرانسەری جیهاندا سامانێکی زۆر و خانوبەری نەهێنیان لە سەرانسەری جیهاندا کۆکردووەتەوە بۆ خۆیان. ئەو دۆکیۆمنتانەی کە بە بەڵگەکانی پاندۆرا ناودەبرێ 5 ساڵ پێشیستا لەلایەن ڕۆژنامەوانانی لێکۆڵەرەوە ئەنجام دراوە و ئەوە پیشان دەدەن کە سەرکردەی وڵاتان لە 5 کیشوەر سەرمایەکانیان شاردووەتەوە. بەڵگەکانی پاندۆرا دارایی و سامانی 35 سەرکردەی ئیستا و پێشووی وڵاتانی جیهان لەوانە ڤڵادیمیر پوتین سەرۆکی رووسیا و تۆنی بڵێر سەرۆکوەزیری پێشووی بریتانیا و ئەندرا بابێ سەرۆکوەزیری چێک و شا عەبدوڵای ئۆردونی ئاشکرا کردووە. بەڵگەکان لە 29,000 ئەکاونتی دەرەوەی وڵاتان لە 14 کۆمپانیای خزمەتگوزاری دارایی کە لە وڵاتانی سویسرا و سنگاپۆر و قۆبرس و بێڵز و دورگەکانی ڤرجینی بریتانیا و شوێنەکانی تر کار دەکەن کۆکراونەتەوە. لە نێو خاوەن حسابەکاندا زیاتر لە 130 کەس لە لیستی گۆڤاری فۆربس وەک ملیاردر ناوبراون و زیاتر لە 330 بەرپرسی گشتیش لە زیاتر لە 90 وڵات و ناوچەدا ناویان لە لیستەکەدا هاتووە. لێکۆڵینەوە لەسەر نزیکەی 12 ملیۆن بەڵگە لە 14 سەرچاوەوە لەلایەن کۆنسەرسیۆمی نێودەوڵەتی ڕۆژنامەنووسانی لێکۆڵەری بنکە لە واشنگتۆن بەڕێوە براوە و 650 ڕۆژنامەنووس لەسەر تاسەری جیهانەوە کاریان لەسەر ئەو پرۆژەیە کردووە. ڕۆژنامەی واشنگتۆن پۆست یەکێک لەو دەستگانەی ڕاگەیاندن کە یارمەتیدەر بووە لە ئەنجامدانی لێکۆڵینەوەکەدا دەڵێ کە فایلەکان بریتین لە ئیمەیلی تایبەت و بەڵگەی نەهێنی و گرێبەستە نهێنیەکان و تۆمارەکانی دیکە کە دارایەکانی ئاشکرا کردووە و دەری دەخات کێ لە پشتیانۆیە. بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتۆن.